دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگیگەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. هەریەکە لە پارێزەرانی ڕێبەرۆجەلان لە نووسینگە یاسایی سەدا ڕێزان ساریجا، ڕازیا ئۆستورک، فایق ئۆزگۆر ئۆرەل و مەزلوم دینچ بۆ چاوپێکەوتن لەگەڵ ڕێبەرۆجەلان کە لە زیندانی ئیمراڵیدا لاژێر سیستەمی گۆشەگیریدایە سەردانی داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. بە هەمان مەبەست پارێزەران بۆ بینینی موەکیلەکانی دیکەیان عومەر خێری کونار، حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش لە زیندانی ئیمراڵین داواکاریان تۆمار کرد. شاندی دەم پارتی دوای کۆبوونەوەی لاگەڵ وەزارەتی داد ڕایگەیان دەبێت دۆخی بەڕێز ئۆجەلان بگۆڕدرێت. وەزیری دادی تورکیا ئەمڕۆ لەگەڵ شاندی دەم پارتی کۆبووە و دوای کۆبوونەوەکە هاوسەرۆکی فراکسیۆنی دەم پارتی ڕایگەیان گرنگترین بابەتی کۆبوونەوەکە باشترکردنی هەلومەرجی بەڕێز ئۆجەلان و پێویستە لەم بارەیەوە بەبێ هیچ بیانوەیەک هەنگاو بنرێت. دوای کۆبوونەوەی نێوان شاندی دەم پارتی لەگەڵ یەڵماس تۆنج هاوسەرۆکی فراکسیۆنی دەم پارتی کۆنگرەی ڕۆژنامە نووسی ئەنجامدا و وەڵامی ڕۆژنامەوانانی دایەوە. گوڵستان کلچ کۆکچیت ئاماژەی بەوە کرد سەرەتایی ترین بابەتی گفتوگۆکان دۆخی کارکردن و تەندروستی بەڕێز ئۆجەلان بووە کە لە ئیمراڵیدایە و بە بانگەوازی 27 شوبات قۆناغێکی نوێی لە تورکیا دروست کردووە. هەروەها وتیشی دەرگای چارەسەرکردنی دیموکراسیانەی کێشەی دیموکراسیانە لە تورکیا کێشەی کوردە و ئاوتیشی ئێمە بە وەزیرمان ڕاگەاندووە کە لە ژێر دۆخی گۆشەگیریدا بەڕێز ئۆجەلان ناتوانێت بەشداری لە پرۆسەکەدا بکات و دۆخی بەڕێز ئۆجەلان گرنگترین بابەتە بۆ پێشکەوتنی پرۆسەکە و ئەم دۆخە دەبێت بەبێ هیچ بیانویەک هەنگاوی بۆ بنرێت و لەم بارەیەوە لە داهاتوودا دەتوانین هەندێک پێشکەوتن ببینین. لە بەردەوامیشدا گوڵستان وتی بیرروڕای خۆمان دەربارەی پێویستی ئەنجامدانی ڕێخستنێکی خێرا بۆ بەندکراوە نەخۆشەکان دەربڕیوە کات دەبێت با خێرایی ئازاد بکرێت. هەریەکە لە پارێزەرانی ڕێبەر ئۆجەلان ئیبراهیم بیلمەز و چەنگێزی ڕەکلی لەسەر بانکێشتی پارتی سووری نەروێج ڕۆدات سەردانی ئۆسلۆیان کردو لە پەرلەمانی نۆرۆژ وتاریان پێشکەش کرد. لە کۆبوونەوەکەدا سێ پەرلەمانتاری پارتی سوور و سۆلیداریتی مەد کوردستان و نێرانی نەجەدەکە و بەرپرسانی ڕێکخراوەکانی ڕۆژاوە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانیش بەشدار بوون. بابەتەکانی گۆشەگیری ڕەهای ئیمراڵی و هەوڵدانەکانی پرۆسەی چارەسەری و هەروەها بانگەوازی ئاشتی لە کۆبوونەوەکاندا خرانە ڕۆژەوەوە. لە سەرەتادا ئیبراهیم بیلمەز ئاشکرای کرد سیستەمی گۆشەگیری ڕەهای ئیمراڵی لەو کاتەوەی کە ڕێبەر ئۆجەلان بە پلانگێڕی نێونەتەوەی ڕادستی تورکیا کراوە تاکو ئێستا بە پشتیوانی هێزە نێونەتەوەیەکان بنیاد نراوە و دەستنیشانێکی کرد لەم ڕۆدا نەک بە تەنها لەسەر ڕێبەر ئۆجەلان بەڵکو لە سەرانسەری کوردستاندا سیاسەتی گۆشەگیری بەڕێوە دەبرێت. هەروەها بیلمەز سەرنجی خستە سەر پێشکەوتنەکانی ئێستا و با گرنگی هەڵسەنگاند و دەستنیشانی کرد بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی 27 شوباتی ڕێبەر ئۆجەلان لە تەواوی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەنگی داوەتەوە و خاوەنداری لێکراوە. چەنگێزی ڕەکلیش پەیوەست بە کاردانەوەکانی دەسەڵاتداری و ئۆپۆزیسیۆن لە تورکیا وتی پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەیی سەرنجیان لەسەر پرۆسەکە ببێت و هەر لە کۆبوونەوەکاندا پەرلەمانتاری پارتی سوور باسی لەوە کرد باوەڕدی ئاگاداری پرۆسەکەن و بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان با گرنگ دەبینن. لە قسەکانیدا بە دەربڕینی چ جۆرە هاوکاریەکتان لێمان دەوێت ئامادەیی پارتەکەی بۆ بەرەو پێشچوونی پرۆسەکە دەربڕی. ئیبراهیم بیلمەزیش لە وەڵامی پەرلەمانتارەکە دەستنیشانی کرد چارەسەری هەموو بەشەکانی کۆمەلگا پەیوەستە بە پرسی کوردەوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە زانیاری بەرفراوانی
دەربارەی هێرشەکانی سوپای داگیرکەری تورک و چالاکیەکانی گەریلا بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە 22 نیسان لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گرگاشێ و گردی کۆن و گۆڕەپانی سپێندارە لە هەرێمی گارە 5 جار و لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ جارێک بافرۆکەی جەنگی بردومان کراون و لە ڕۆژی 23 نیسانیش لە گۆڕەپانی سپێندارە لە هەرێمی گارە 4 جار و گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپیش جارێک بافرۆکەی جەنگی بردومان کراون. هەروەها لە ڕۆژانی 21 22 23 و 24 نیسان گۆڕەپانەکانی شەهید کاوە و بەریزێنێ لە هەرێمی خواکۆرک 3 جار و گۆڕەپانەکانی مژێ و دێڕەشێ و سپێندارێ و گرگاشێ و گردی کۆن لە هەرێمی خواکۆرک 102 جار و گۆڕەپانەکانی بەرخۆدانی شیلاتزێ و بێشلە لە هەرێمی مەتینە 106 جار و گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی ئامێدی و گردی بەهار لە هەرێمی شەهید دەلی ڕۆژاوای زاپ 415 جار و باگشتی ئەو گۆڕەپانانە 860 جار باچەکی قورس تۆپ و هاوان بردومان کراون. هەروەها لا 19 نیسانیش لا گردی بەهار هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ گورز لە کۆنتینەرێکی داگیرکەران وەشێنراوە کە لە پێگەی هێرشکردنە بووە. لا 22 نیسانیش لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ سیستەمێکی کامێرای چاودێری لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی لەلایەن هێزەکانی ژاستارەوە بە ڕێبازی نەشانشکێنی تێشکێنراوە. لە ڕۆژی 22 نیسانیش لە هەرێمی مەتینە مۆڵگەکانی داگیرکەران لە گۆڕەپانی گردی چارچەل هەتا هەرێمی مەتینە کە لە پێگەی هێرشدا بوون کراونەتە ئامانج و درۆنی کامیکازی یەکینەکانی شەهید ئاخین با درۆنی کامیکازی یەکینەکانی شەهید ئاخین موش. لە ئەنجامی ئەو هێرشەدا داگیرکەرێک سزا دراوە و 2 دیکەش بریندار بوون. لە 22 نیسانیش لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ گورز لە مۆڵگەیەکی داگیرکەران وەشێنراوە کە لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهاردا لە پێگەی هێرشدا بووە. هەروەها هەپەگەڕای دەگەێنێت زانیاریمان پێگەیشتووە کە لە هەرێمەکانی بۆتان، باتمان و چیای مازی و ناوچەی دیرەکی مردین بە تایبەت لەلایەن کاربەدەستان و هێندێک فەرمانبەری شارەوانیەوە بە ناوی ڕێخستنەوە داوای پارەکراوە. بە ناوی تەفگەرەوە هیچ یەکینەیەکمان بۆ کارێکی لەو شێوە ئەرکدار نەکردووە و لەلایەن تەفگەرەوە ئەم شێوە وەرگرتنی پارە قەدەغە کراوە. لەو جێگانەی کە داوای پارەکراوە ڕەنگە بریکاری دوژمن یا چەتە بوو بێتن. پێویستە گەلەکەمان و ڕێکخراوە وڵات پارێزە دیموکراتیکەکان ئاگاداری ئەمە بن و لە بەرامبەر ئەم چەتە و بریکارانەی دوژمن هۆشیار ببن و بە ناوی هاوکاریەوە پارە نەبەخشن. ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە لە بەیاننامەیەکی نووسراودا ناسنامەی 4 شەروانی شەهیدی ڕاگەاند. قەسەدە ڕاگەاندووە کە شەروانانیان ئەحمەد مستەفا بە ناسناوی مەزلوم شەهبا و محەممەد ئەموو بە ناسناوی میلیتان ڕۆژاوا و پەشەنگ عەلیکۆ بە ناسناوی گیڤارا ئەفرین و هەروەها فواز عەبدوڵڵا حەمادە بە ناسناوی چەنگیز هەریەکە لە کاتی جیاواز لە هێرشە ئاسمانیە نامرۆڤیەکانی دەوڵەتی تورک شەهید بوون. لە درێژەی بەیاننامەکەدا ڕاگەاندراوە سەرخۆشی ئاراستەی سەرجەم بنەماڵی شەهیدان دەکەین و بە شەهید بوونی هەر هەواڵێکمان پێداگیریمان لەسەر درێژە پێدان با بەرخودان و تێکۆشانی شۆڕش گێرانە زیاتر دەبێت. ناسنامی شەهیدان بەم شێوەیە خراونەتار و ئەحمەد مستەفا بە ناسناوی مەزلوم شەهبا لە حەلەب لەدایک بووە لە 19 نیسانی 2025 لە تێروازیە شەهید بووە. هەروەها محەممەد ئەموو بە ناسناوی میلیتان ڕۆژاوا لە سەرەکانی لەدایک بووە و لە 6 کانونی دووەمی 2024 لە منبەج شەهید بووە. هەروەها پەشەنگ عەلیکۆ بە ناسناوی گیڤارا ئەفرین لە حەلەب لەدایک بوو ئەویش لە 19 نیسانی 2025 لە تێروازیە شەهید بووە. هەروەها فواز حەمادە بە ناسناوی چەنگیز لە منبەج لەدایک بوو لە 8 کانونی دووەمی 2024 لە بەنداوی تەشرین شەهید بووە.
لە چوارچێوەی سەردانەکەی مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک و ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی ئیداری خۆبەڕێوەبەری بۆ هەولێر و کۆبوونەوەی لەگەڵ چەند بەرپرسێکی هەرێمی کوردستان و دەرەوە شەوی ڕابردوو لەگەڵ نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا دوایین پێشاتەکانی دۆخی سووریا و پەیوەندیەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک و لایەنە سیاسیە کوردیەکان لە سووریا لەگەڵ حکوومەتی نوێ تاوتوێکران و هەروەها مەترسیەکانی تێرۆر و بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی چەتەکانی داعشیش تاوتوێکرا. هەردوولا جەختیان لا گرنگی هاوبەشی و بەشداری کورد و تەواوی پێکهاتەکانی سووریا لا دەسەڵات و مسوگەرکردنی مافەکانی هەمووان کردەوە و هەروەها هاوڕاش بوون لە سەرکاری هاوبەش و پێکەوەی لەنێو پێکهاتەکانی سووریا بۆ پاراستنی ئارامی و سەقامگیری و بەرەنگاربوونەوەی مەترسی و ئاڵنگاریەکان. رافێل تاڵبانی سەرۆکی یەنەکە و ژان نوێل بارۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا لە شاری هەولێر کۆبوونەوە. ئەوە لە کاتێکدایە دوێنێ وەزیری دەرەوەی فەڕەنسا سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ هەریەکە لە مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک و مەسعود بارزانی سەرۆکی پەدەکە و نەچیروان بارزانی سەرۆکی کاربەڕێکەری هەرێم کۆبووەوە. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق سەبارەت بە هۆکاری سەردانەکەی بۆ ئەمریکا ڕایگەیاندووە بە ئەمڕۆ بەرەو ئەمریکا بەڕێکەوتین لەوەی زەنجیرەیە کۆبوونەوە ئەنجام دەدەین بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا و هەم ئاهەنگیکردنی هەوڵەکان لەسەر پرسە ناوچەیی و نێودەوڵەتیەکان. هەروەها ئاماژەی بۆش کردووە لەگەڵ لایەنی ئەمریکی گفتوگۆ لەسەر ڕێگاکانی بەرزکردنەوەی ئاسایشی هاوبەش و هاوکاری لە بوارە جیاوازەکاندا دەکەین. ئاماژەی ماوەی چەند ڕۆژێکە سەردانە دیپلۆماسیەکانی عێراق بۆ وڵاتان و بە پێچەوانە دەستی پێکردووە و دوێنێش وەزیری دەرەوەی فەڕەنسا لە عێراق و هەرێمی کوردستان بوو. رافائێل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە واشنگتن ڕایگەیاند پێویستە وڵاتان لە هەر نیازێک بۆ دروستکردنی دامەزراوەی نوێ لە دەوروبەری پێگە ئەتۆمیەکان ئاگاداریان بکەنەوە. بەڵام باکوتێک ئەوی ئێران بەو کارە هەڵنەستاوە و دەڵێن ئەوە پەیوەندی بە ئاژانسەکەەوە نیە. گرۆسی کە هەفتەی ڕابردوو سەردانی تارانی کردبوو ئێستاش لە واشنگتنە جەختی لەوە کردەوە کە تۆنێلەکانی ئێران بۆ هەڵگرتنی کەرەستەی بێمۆڵەت دروستکراون بەڵام نەیویست ڕوونکردنەوەی زیاتر لەم بارەوە بدات. بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم وتی زۆر ڕوونەکە ئێران خاوەنی چەکی ئەتۆمی نییە، بەڵام لە ڕابردوودا چەند چالاکیەکیان ئەنجامداوە کە ڕەنگە پەیوەندیان بە پەرەپێدانی چەکی ئەتۆمیەوە هەبێت. گرۆسی گەشتبێنی خۆی لە ئەگەری گەیشتن بە ڕێکەوتن لە نێوان ئەمریکا و ئێراندا دەربڕی و وتیشی زۆرێک لە لایەنەکان هیوادارن کەشی گفتوگۆکان ئەرێنی بێت و بگەن بە ڕێکەوتن.